سەرۆک سنوورێکی هەیە بازنەیەکە نابێ لێ ڕەتبی حیمایەکەی کیم ویستی ڕەتبەیەک سەردەسی لە پێشیدانە و پاڵینە ڕەت نەبی. جەناب تزانی لەو چەند ڕۆژەیە ینی دیمەنی زۆر سیر بڵاو دەبووە بە تایبەت لە میدیا جیهانیەکان، ینی ساگە لەسەر شاشەکە سەیری کەم دیمەنە کە پاسەوانێکی پوتین کە پوتین و کیم جونگون بەیەکەوەن ڕێگە نادات پاسەوانەکەی کیم جونگون نزیک بێتەوە لە پوتین. ئەمە لە ڕووی پرۆتۆکۆڵی ئەم سەرۆکانەوە چی لێ خوێنرێتەوە؟ ینی بۆچی نەیهێشت ئەوە تا دەست یەگرێت و نایڵێ زیاتر نزیک بێتەوە لە پوتین؟ خۆی هەر سەرۆکێ حیمایی شخصی خۆی لەگەڵ یا ئەبێتن. ئەگەر لە پێشەوە بێ شخصێ بێ بۆەوەی تۆقەی لەگەڵا بکاتن، پۆتین بە جەستەی خۆی دیارە حیمایەکەی تێئەگا، ینی ڕێی پێ بدە بابێیان نەیەتن. بەڵام کە لە دواوە بۆی دێ حیمایەکەی پۆتین بە خەتەری ئەزانێ نابێ سەرۆک سنوورێکی هەیە بازنەیەکە نابێ لێ ڕەتبی حیمایەکەی کیم ویستی ڕەتبەیەک سەردەسی لە پێشیدانە و پاڵینە ڕەت نەبی. ئەگەر هەنگاوێکی تری بنابایە پرۆتۆکۆڵ ئێرە نامێنێت دیبلۆماسیە تەواو قەرارێتتر وەرەگرە حیمایەکە دوایەوە پۆتین ئاگای لێنیە لە پشتیەوە بۆی دێت، لە پێشەوە بێت جیایە لە پشتەوە بێتن جیایە. لە هەمان کاتە لە بیرت نەچێتن کیم سەرۆکێکی داخراوە لە جیهانە چوەتە چ وڵاتێ؟ چوەتە رووسیا و چوەتە چین و ئەوانە جارێ نەخۆی نەحیمایەکانی لە پرۆتۆکۆڵ تێگەن، بێت تێبگا ئەم سەرۆکە کە دێ پرۆتۆکۆڵ چییە؟ جارێ فێری ئەوە نەبوونە لە ١٠٠ باش بزانە بۆیە ئەو تەسەڕوفەی کرد. وەڵا حەزەکەم لەسەرەوە بۆستم بازنەکە تێی بپەڕاندایە ئەو حیمایە شخصیەی کیم جونگ ئون حیمایە شخصیەکەی پوتین بۆی هەبوو چی بکات؟ بۆی هەبوو هەڵگیرە و بیدە بارزە. ئەو کاتە هیچ ڕوو نادایانی نا تەواوەوە قەراری نیهاییە کەس ناتوانێت قسە بکە ئیشی ئەوەیە.